لە یادی تاوانی بردمانی ساڵی 1970 لەلایەن ڕێمی بەعسەوە سەری ڕێز و نەوازت بۆ سەرجەم شەیدانی ئەو تاوانەدا ئەنەوێن و بۆ سەرجەم شەیدانی کوردستان دیارە بەداخەوە هەڵەبجە چەند نەهامەتێکی یەک لە دوایەکی هەیە یەکێک لەوانش کە 26 چواری 1970 بە بیرەوەری من زۆر باش ئەو ڕۆژەم لە بیرێ لەبەرەوە تەمەنێکی باشم هەبوو نزیکی تقریبان 6 بۆ 7 ساڵە بووم بەداخەوە خانووی ماڵی باوکمێکێک بوو لەو خانوانێک کە ئەتوانم بڵێن بە ساروخ تەخت بوو یعنی تەنها یەک شتمان بۆ دەرنەچوو ئەو کاتە لە ڕێگەی ئێرانەوە سۆسیال میدیا و تەلەڤیزیۆن بەم جۆرە نەبوو لە ڕادیۆی ئێرانەوە چەند جار ماڵی ئەو ماڵانەی ئەخوێندەوە کە بە تەواوەتی لەگەڵ زەویات تەخت بوون ماڵی ئێمەش یەکێک بوو لەو ماڵانە بەداخەوە لەو تاوانەیە نزیکەی 6 هاوڵاتی سیڤیل بوونە قوربانی ئەمەش دیارە هەمووی ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ڕژێمی بەعز ئەتوانم بڵێم بە شێوەیەکی تایبەت سەیری هەڵەبجەیە کرد کە ئیزانی لانکەی شۆڕژگەرانە لانکەی خەباتە ئەو لانکەیەیە کە هەرگیز نادادی قوبوڵ ناکات بەداخەوە بۆ ئەو تاوانە سەری نێوز و نەوازێز بۆ سەرجەم شەیدانی کوردستان گەر پرسیاری بکە دەبێت پێستان ئەکرم فەرتوانی بنووسی ڕێکخراوی لەهای بۆ پرسی جنۆسای لەقی هەڵەبجە